بەڵێ خۆشەویستان بەردەوامە بین لەگەڵتان نەچینە لای تۆرێکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆمان باس لە هوەری هەڵکۆڵین و شێوازەکانی ئەەکەین وەکە بینین لە ئێستا کۆمەڵێک لە ئەو کارانەی کە لە ڕێگەی هوەری هەڵکۆڵینەوە ئەنجام درراوە لە ستۆدیۆبوونی هەیە جا ئێمە ئەمڕۆ گفتوگۆی تەواو لەسەر ئەم بابەتە ئەەکەین بابزانین بە شێوازێک ئەنجامەدرێ و بە شێوازێک فێر ئەبی پێویستەکە ئەو کەرستە و کەلوپەلانەی تۆ لە بابەتێکی هەڵکۆڵراوی ئاوایە بەکاری بهێنی بە شێوازێکی گشتی خۆیان لە چیابنەوە گفتوگوی چڕوپەر لەسەر تەواوی ئەم بابەتاکەین بە میانداری بەڕێز تەنها خانەقینی کە بەڕێزیان هونەرمەندن و ئێستا لەگەڵمان ئامادێ کاکتەنیا بەخێر بێت و سلااو لەبێ یاخوا بەخێر اینجا کارەکانە زۆر زۆر جوانە دەکاری پیشمان هەیە بەدڵنیابی خوێنینەوەخوا دڵنیا بە زۆر دڵنیا هەر دڵە ئاوێنەی دڵە ئەو دڵی ئاوێنەی نەبێ با ڕزاوی ژێرگڵە ئەم دێڕانە لەکوێ ینی ئەوە شەریخ هی خۆتن کاتە بەدر لە کاری هەڵکۆڵینەکە شارێکی جوانیشی لەسەر ئەنجامەدامە کارەکە تایبەترەکە کتێبمە حەزر بەڵام لە چاپ نەدراوە کتێبی حەزرمێ بۆ چاپ هەر سەرکەوتوبێ زۆر باشە کاکتەنیا باباز لە شێوازی هوەری هەڵکۆڵینەکە بکەینەر بە شازێکی گشتی باسێکمان لە هوەرەکە بۆکەی چۆن چۆنی تۆ فێری ئەم کارە بوو گیانی دەستپێک لە چیەوە دەستت پێ کرد ئەم ئیشا ئیشێکی فول کوردیە ئەگەر چی لە هەموو جیان ئیشی لەسەرەکرێت بەڵام وەکو کورد سپاس و سەنا بەخوا کە کوردم بە شێوەیەکی ئاکادمی ئەنی لە جیهاندا ناسراوین کە بەو ئیشە و خاوەنی ئەو ئیشین ئەگەر چی هەموو وڵاتان زۆر بایەخی پێدراوە بە تایبەت لای ئێمە وەکو خۆمان وەکو عاشقێک ینی ئیش لەسەرەکەین کەمین بەڕازی ڕێژگی کەمین ئەو کەسانێک کەمی ئیشەکەین ئیشەکە ئەگەڕێتەوە بۆ 300 لەمەوبەر زۆر زۆر لەوە کۆنترەکەبیری لێ بکەیتەوە هێندەیش پێشکەوتۆ ئیشەکە 300 تریش دەگەڵمانە هەر ئەژیت هەر ئەمێنێتەوە ئەو ئیشە ئەمێنێتەوە ئیشێکی زۆر زۆر نایابەوەکو ئەیبینن سوپاس بۆخوا کە تیا سەرکەوتوو بووم بەبێ مامۆستاش بن فێری ئەو ئیشە بووم 16 ساڵە فێر ئەو ئیشە بووم لە 2008ەوە ئیتر دەرکەوتم لە کەناڵەکان و لە شوێنە گشتەکان و توانیمە تاکو ئێستا 33 پێشنگای تایبەت بە ئیشەکانم لە دەروی وڵات و لە ناوەوەی وڵات بە ئەنجام بگەێنم هەر سەرکەوتوبی دارتاشی وانە ئەوە پیشەیەەکە بەدڵێ شاعیریک هونەرمەندی ئەمە سێ وڵایە بێ خۆشنووسیش بی وایە باش ڕادەیەک بەڵام هەندێک جار بۆ تابلۆکان بۆ تابلۆ زۆرم هەیە سەر لەبەر کەمی جێگانم هێنا مامۆستا عومەر سەلیم کە خاوەن پشکی گەورەیە بەڕاستی هەمیشە مامۆستای بەڕێزم بۆ ئەو زۆر یارمەتی داوام بۆ تابلو گشتەکان لە پێشەنگە گەورەکان کە بەشداری ئەمە چیت بۆ هێنا هێن ئەمڕۆ بەنیازی چیت نازانم مێزەکە ئێستفادەی کارەکەی تۆ کایان ئەو ئیشە بچووکە ئێستا وەکو نمونەیە کە ئەنجامی بدەین ئێستا ئەو کاتێک کە لە سەرەتای ئیشمان دەکرد زۆر ئەستان بوو زۆر دژوار بوو ئەو کەسانەی ئەو ئیشەکەن تێگەر من چیڵێم شابلۆن هەبوو هەموو پیتەکان بۆ نمونە یەک وشە بریتی بوو لە 5 پیت ئەبێ بە 5 حاڵت ئێمە چاپمان بکرایە لە سەردار ئێستا زۆر ئاسان بۆنی هاتی کۆمپیوتەر و پرینت و نووسینەکە ئەەکەین و زۆر ئاسانتر بوو ئاسانەکەی چیەوەیکەوە ئیتر ئەوە نەماکە ئێمە دانیشین بە وردی پیتەکان لە یەک بین هەر یەکسەر لەسەر هەر دارێکی ئاوا بمانەوە بنووسین بمانێ هەر نووسینە بکەین دارێکی ئاوا 4 میلیمی باشە ئیتر ئەمە بۆ نووسین ئەگەنا نازدیژە بێ و ئەستوتریش ئەبێ بەڵام ئەمە ئیتر لە شتێکی ستاندارد و باشە و دەر هەڵبژێرین جوان بە شێوێ سوماتی ئەەکەین بە جوانی هەر دارێک هەڵبژێرین شێوازەکان زۆرن وەکو ئەیبینن ئەو شێوازانێکی هێناومە ئەمە دوی خۆی سێ بەشە من دوو بەشیم هێناوە بە ئێرە بەشێکی دەفنەچێتە ژوورەوە ئەوە زۆر زۆر ئەستەمە کە وێنەکانی سەدیارە لە وێنەکانە وێنەکانی پێشەوە کە هەڵمان ئەوانە بەبێ ڕەنگن ئەوانە ناوەی تر با بڵێن ئەوانی کە هەڵمان واسیوت ئەوە چنە ناوە ئەمانە بارزن بڵێ ئەوانە ڕەنگیش نەکراون کاکانی بێ ڕەنگی دارەکان خۆی شێوات بۆ نمونە ڕەنگی گوێز 27 ئمە ڕەنگی گوێزمان هەیە ڕەنگی سنوبەر سێنەوە ڕەنگی سنوبەرمان هەیە دارەکان چی بەکارێنێ تەنیا ئەو دارانی کە بۆ کارەکەی تۆ زۆرتر بەکارێن لە سوودی لێبینی چ جۆرەسین ئەگە دەستکەوێستی و زۆر باشە سامە چییە ئەمە کە لەسەر شاشای بینین داری چیە کە ئیشەکە چۆتە ناوەوە ئەو دارە ساجە ساجە ئەو دارە ساجە ئەو دارە ساجە بەڵام زۆربەی دارەکان هەیە بە ڕەنگ ینی هەندێک جار نوعی دارەکە زۆر گرنگ نیە بەڵام ڕەنگەکەی زۆرتر گرنگ هەمیشە چەندێکی پێچێ کات
ئەم ئیشە زۆر سادەیە ویستم باسیەوە تەبات خەریک بنچکە بۆ نمونە ئەگەر ئێمە بمانەوێ پیتێک دەربێنین ئێستا ها شتێکی زۆر ئاساناتۆ لە بازار ینی قاڵبێکی زۆر ینی پیتەکانی مناڵە زۆر ینی ئیشێکی سەرەتاییشە بۆ کەسانەی کەوا بیانەوێ ئیش بکەن لە سەرەتایە هەڵبەت سپاس بۆخوا کە زۆر کەس لە ڕێگای فەیسبوکۆنەوە لێم ینی وەکووانە پێم وتون تۆ ئێستا ئیشەکەن بەڕاستی بۆ نمونە ئێمە ئەمانەوێت ئەمە دروستکەین ئەتوانین پێکەوە بێ ئەشتوانین جیابێت بەڵام تۆ خێراتر ئەمڕۆ ئەوەیە کێشە نییە ئێمە هاچەنێ مێزەکەی زۆر مێزەکە مێزی ئیش نییە زانین شوشەشە کاکتەنیا زانم ترسیەوەی بە شوشەکە بشکێ کاکتەنیا قەی ناکە شوشە ئەگەر بە شوشە دەرچین کێشەمان نییە سپاسانەکە ئەمە بە خەتێکین ینی هەر نووسینێکیش بکەین بەدار لەسەر قاغەزەکە لەسەر دارەکە هەر هەمان شت ئێمە چاپیەکەین چاپکردنەکەی ئەوە هەیە بە کاربۆ نەکرێت بە کاربۆن لەسەر دارەکە داێنێ وکوتم بەڵام ئەمە چونکە قاڵمەکە هاتووە شتێکی زۆر ئاسانە زۆر جا پرسیارم لێ کراوە نووسینەکان ئەم خاڵە زۆر گرنگە نووسینەکان ئەو کونی واوەکان دەمی ئەوە میمەکان کاڵێ بۆ نمونە ئەو ئەبێ چۆن دەرچێت هەمیشە وتومە زۆر کەس پێمی وتووە بە درێ لێیان بە هەیە بدرێنەوە جانان ئێمە درێمانە بە بزمارێکی گەرمانە کرد و بە بزمارێک کورمانە کرد کە ئەمە کوونەکرێت ئێمە ئەبێ یەک کەمانە دابنین کە کراوە بێت ینی کەمانەیەکی بەرجا ئەبێ کراوە بێت ئێمە لە دیوی ژێرەوەی ئەبێ بیکەین بەو ئەو کوونە ئێستا کردمان ئەمە ئەبێ ئەم جۆرە مشارە تایبەتە هەیە وانە ئەمە سفر دوو باشترینە بۆ ئەو کەسانێک کە تازە ئیشەکەن زۆر بە ئاسانی بەڵام پشتیشم ناکونجێت ئەگەر ئەو کورسێت بۆ دابنێم دانیشی قەی ناکە هەر یەک دانەیە کێشە نابێ ئەمەگە با کورسەکە بۆ دانەماگەڕ یەک دانەیە کێشە نابێ ئەمە ڕێگە توای دانیشی کاکتانیاجان زۆر سپاس یاسەکەشی نەگونجاوە بەسەر ئیشەکە ئەکەین ئێمە بە وردی ئێمە بتوانین ئەبێ دەستیش ڕاست بێت بەڕاستی بتوانی ئەوە ببڕی ئەمە ئێستا زۆر ئاسانەکە گاری بەڵام بۆ نووسینەکان زۆر لەمە سەخترە ئەمە وەکوتم ئیشەکە زۆر ئاسان بۆتەوە ئێستا ئەجا بتوانین ئەوە کەمانەیە لێگومان PTR ناوی ئەو با بڵێن قەوسەکە با بڵێن کونی ئاڕەکە بەو جۆرە مشارە بڕی اینجا تەختتی بۆ کردووە مشارەکە گۆڕی ئێستا گۆڕانکاری بەسەر هات منشار هەمان منشارە بەس ئەمەتەری دانێکی سابتە باڵێ بۆ دەرکردنی پیتەکان کاکتانیا بەدەم ئێشیشەوە جارجارەکە توانێت خۆکێشە و نێوانە ئەم کارانە زیاتر چی ئارەزووی لێتی لەکوێ دائەندێ لە ماڵە لە دوکانە لەکوێ لە ئۆفیسا خۆم بۆ خۆم کە ئەشقی ئەم کارە بووم ئەوەی کەوا وتم لە سەرەتای 95ەوە دەستی نووسینم هەیە شەرێکی زۆرم نووسیوە کە ئەم ئیشەم بینی هەستم کرد شعر لە نێو کتێبە دەرچێ باشترە یعنی جاری وایە ئێمە بە ساڵان بەلای کتێبە ڕەدەبی نازانین هەر چی تایە کتێبە بەس هەر ئەزانین پیرەمێردێکمان هەیە و مەحوویەکمان هەیە و هەر ئەوەنە یعنی زۆر کەس بڕاستی بەڵام ئەگەر بکرێ بە تابلۆ سێرەکەی من شعری مامۆستاکانم کردو بە تابلۆ یعنی زۆر دەرکەوتووە بەڕاستی هەسە چەندین کەس پرسیاران کردوایە شعری وای هەیە یعنی سێرەکەی ئەگەر بکرێ بە تابلۆ زۆر بەرجەستەترە دەرئەکەوێ هەڵ ئەوواستێ لە شوێنە گشتیەکان ئەنجار سەرەتا من بڵێم شعر ڕەوانەیەم ئیشەی کردم بەڕاستی یعنی خۆشەویستی شعر کە ڕەوانەی ئەم ئیشەی کردم بەڵام ئێستا سپاس بۆ خوای پەروەردگار کە توانیمە سەرکەوتوو بمتیایە تا ڕادێکی باش ناسراوم لەنێو خەڵکاتیایە ڕاستە هەنێ شتی لێوەرگرتوم بەڵام هەنێ شتی باشی پێبەخشیوم ئەم ئیشا زۆر لەوە قورسترەکە سێریکەی بەڵام کە ئیشەکە تەواو ئەەکەی تابلۆم هەیە لە ماڵەوە کاگاری 27 ڕۆژ خەریکی ئەو تابلۆیە بوو ڕۆژ
شعری مامۆستا قاز پێشەوە قازی محەممەدە ئەوەی کە دوودانە دوو یعنی کە تەواو بوو کە سەیریم کرد هەستمە کرد هیچ هیلاک نەبوومتیایە ئەوەندە یعنی کاریگەری شعرەکەی یان کاریگەری شعرەکە و تابلۆکە پێکەوە گونجاون ئەنجار شێوازی دارەکە ئەنجار ئەوەیە کە تۆ خۆت بەرهەمت هێناوە خاوەنی ئەو شتەی دی مرۆڤیش بە زەحمەت ئیشێک بکاو کە مڵکی خۆی بە بەڕاستی ینی هیلاکی خۆی پێوەی دار بێ پێی ماندووبوونی دەرەچێ بەڕاستی هیلاک نابێ ینی بۆ نمونە لە هەر کوێ بینراوە وێنەکان بەبێ ئەوەی ناوی خۆمستە زانیوانەتەمە ئیشی کاکتەنهایەوە زۆر جۆرانی بۆ من جێگای شانازیە بەڕاستی خەڵک بەدەر لە شارەکان داوای چیتر ئەکا کاک تەنیا ینی زۆرتر خواستیان لەسەر چییە حەزەکەن ئەو بابەتانێک کە هەڵکۆڵینی بۆ ئەنجام بدەیت لەسەر تەختەکان زیاتر چی بێت؟ ئیشەکانم کردو بە دوو بەشەوە من ئەگەر هەر ئەم ئیشەش نەبێ هەر ئەبێ ئیشە بکەی بۆ بژێوی ژیان بیرم کردەوە هەر ئیشێکی تر بکەم لەم ئیشە دامە بڕێ چونکە کات نامێنێ کات نامێنێ ئیشەکانم کردو بە دوو بەشەوە ئێستا لە سەرچاوی زەڵم لە ئەحمەداوا دوکانم گرتووە لەوێ ئیشەکان بۆ نمونە پیتەکان دروستەکەم بۆ دایک بۆ باوک بۆ ڕژ لە دایک بوون ژمارە تەلەفۆن ئەوانە ینی ئەبینی خەڵک زۆر پێشوازی دەکە بەڵام ئەوانەی لە ئەوروپایەنەوە بە تاکید شتێ نیشتیمانەکانە کڕن ئەوە دڵێتر کە دوورە بنەوە لە ئەزانن نیشتیمان چیە خۆزان خۆش زیاتر حەزە هەر زۆرتر بۆ بابەتانەیە من هەر زۆر حەزم لەوانە ینی هەتا ئیشێکی عاتفانەوە دروستەکەم دە ئیشی نیشتمان پەری دروستەکە باشە کاکتانیا ینی ئەم ئیشە نەتوانێت بکەیتە بژێوی ژیانت وانە واتە بە تەنیا ئەم کارە کاکتانیا ناژێنێ وانە؟ هەر بەواژی هەر بەواژی ئەیدە لە ئەوە جێگەی دڵخۆشیمان کێمە زۆر کەس هاتووە کاری دەستی کردووە لە نێو پرۆگرامەکە و پرسیارەمان لێ کردووە بێتی نە لە پاڵێ کارێکی ترەکەم و ئەمەژ نەمتوانیوە هیچ ئیشێکن بۆ لێمدا ئەبڕێت ئێستا ئەم ئیشە ئێستا دار نەبێ هیچ زۆر ئەوەی کێکە لە جوانی کارەکە بێت ئەوەی کە بەلای منەوە لە وێنەکە زۆر سەرنجی ڕاکێشام لە وێنەکانیا وەکو مۆری خۆی چۆنێکی کاکتانیای سووتێنی ئەوە برنجەیە سووتێنی گەرمێکی دوو لێ ئەوە ئێستا چاڵە ئێستا بە لێ نابێتەوە شوێنێکی چاڵەوە بە ئاسایی لێ ئەمە چی دارێکە؟ ئەوە گوێزە تۆزای تەمەنیەم گوێزە چەنە؟ پێما بێ بۆ ئەڵقانی کە لە سەرێتی ئەتوانی ژمارنی ئەوە بوویتە نازانێت ئێستاش وایانە هەر لە بناڵێ وایان پێوتیانە دەم ئەڵقانە بژمێرە ئەزانی چەند ساڵە بخامە تەمەنی زۆر گەورە ئەوە لە ئاویشا بۆ دامنەوەش بدە خۆی ئەوە خوار بووە بە تەڕۆوانە ئێستا ئەم کارە تەڕ بێ شتێکی کێشەیەکی هەیە بە هیچ شێوەیە ئەوە ئێستاوە بەهێنم دوو دقیق دروشکە بێتەوە ئەوە ینی بە هەر شێوازێک تۆ ئەتوانی ئەوە لە دارێکی تر بدەیت هەر ئەو شوێنە هەر ئەو شێوازە بڕینەیە کە ئەوانەی پێ دروست ئەبێ بەڵام ئێستا وەکوتم زۆر ئاسان بووە ئەگەر خەتەکانیش باریک بێ ئەگەر بۆ نمونە خەتم هەیە خەتی ئاەتیە بینی ئاەتەکان زۆر باریکن ئەوە ئیتر ناکرێت بە قاڵبی سوماتە ئەبێ ئەم دارە لەزگەی زەردەکانی لێ بدەیت بۆ ئەو سوماتە کار بکرێت بۆ ئەوەی کە نووسینەکان لە نووسی هەڵیت لابێت ئیتر سوماتێکە چونکە سوماتێکی ئەشکێت یعنی ئیشەکان دوو سێ بەشن بەڕاستی بەڵام ئەو ئیشەی سەختترینە ئەوە وێنن ئەوانە وێنەی مەلەکان ئەگەر دقت بنووسیکەن هەر دەنوکی مەلەکانیش دوو ڕەنگدار ئەنی بە هیچ شێوەی بۆ یاختایە بەکار ناهێنرێت جگەڕۆنەکە لامان دیوان بووی کارەکەت پیرۆز ئێمە بەرزێ نرخێنین بەگوڵای بەردەوامی و کاری باشتر هەر سەرکەوت و بێ کاکتانیا بەخێر بێ سەرچاوان زۆر